پرۆسەی ئاشتی سەر لە نوێ زیندوە کرێتەوە بە سەردانەکەی بەڕێز بارزانانی بۆ لە کاتێکدا کە پرۆسەی ئاشتی لەوێ چەقی بەستی بوو. پرۆسەی ئاشتی لە ئۆجالان و مامجەلال دەستی پێکرد لە 93 ئێمە سپاسی مامجەلال و ئۆجالان دەکەن ئەنجا ئەردوغان. بانگ هێشتکردنی بەڕێز بارزانی بۆ تورکیا تەنانەت دەڵالەت لەوەیە کە تورکیا پێویستی بە پێگەی بارزانی و بە کەساتی بارزانی عوسمان بایدەمر و ئەحمەد تورک و صلاح الدین دەمیرتاش و لەیلا زانەوە هەمیان ئەمانە چەندین ساڵن لە نەوروزی ئامەد بە جلوبەرگی کوردی دەرکەون. بارزانی لە هەولێر هەموو دەرگاکانی ئاشتی بەڕووی ئێمەدا داخست کەچی هاتووە لە ئامەد باسی ئاشتیەکە. من پێم بەهۆی سەردانەکەی بارزانی ئاڵای کوردستان هەڵدەکرێ بەهۆی سەردانەکەی بارزانی ئەردۆغان وشەی کوردستان بەکاردێنێ. هیچ چارەسەریەک لە تورکیا نییە ئەلهی بەدەستی بەڕێز ئۆجالان بێ ئۆجالان چارەسەری نییە. دووجار بیر بکەرەوە شەوی دووشەممە کاتژمێر 8:30 لە NRTO پێشکەشتان دەکرێت.